لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی سی و چار لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وبشر الذين آمنوا وعملوا الصالحات أن لهم جنات تجري من تحتها الأنهار كلما رزقوا منها من ثمرة رزقا قالوا هذا الذي رزقنا من قبل وأتوا به متشابها ولهم فيها أزواج مطهرة وهم فيها خالدون. بەڵێ خۆشەویستان لە دوو ئاەتی ڕابردوو خوای گەورە سوبحانە وتەعالە باسی لە کەسانێک کردکەوە کەسانێکی بێباوەڕن، کەسانێکەوە شەک و گومانیان هەیە لەوەی کەوا ئەو کتێبە ئەو کەلامە کەلامی پەروەردگارە سوبحانه وتەعالە و شەک و گومانیان لە پێغەمبەرایەتی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم. ئیتر لە دواتر خوای گەورە تەحەدای کردن و وەکو لە دوو ئاەتەی کەوە باسمان کرد تەحەدای کردن ئەگەر شەک و گومانتان هەیە لە ڕاست و دروستی ئەوەی ئەو پەیامەکە لەلایەن خوای گەورەوە هاتی سوبحانه وتەعالە دەی ئەنگۆش هاوشێوەی ئەوە یەک سوورەت لە هاوشێوەی ئەوە بتوانن ئەگەر ڕاست دەکەن ئەوە کەلامی خوای گەورە نییە، ئەگەر نا فاتقوا النار التي وقودها الناس والحجارة أعدت للكافرين. کەواتە لێرەدا باسی مەسیر و چارەنووسی کەسانێکی کرد کەوا کافرن بەرامبەر بە قورئانی پیرۆز کەوا مەسیرەکەیان ئاگری جەهەنەمە خوا پەنامەمدا. ئیتر لە دوای باسکردنی مەسیری کەسانێکی کافر خوای گەورە لە بەرامبەردا باز لە مەسیر و چارەنووسی کەسانێکی باوەڕدار دەکا. دیارە ئوسلوب بەش لە قورئانی پیرۆز لە چەندین جێگایت کە بەو شێوە هاتیە وەکو لە سوورەتی ئەززومەر خوای گەورە کە وەسفی قورئانی پیرۆز دەکاتن بە مەثانی ناوی دەبا. الله نزل أحسن الحديث كتابا متشابها مثاني وەکو هەندێک لە زانان بەو شێوەی لێک دەدەنەوە کەوا خوای گەورە سوبحانه وتەعالە لە قورئانی پیرۆز کاتێکەوە شتێک باز دەکا باسی مقابلیشی دەکا، کە باسی کافران دەکا باسی ئیمانداران دەکا، کە باسی دۆزەخ دەکا لە بەرامبەردا باسی بەهەشت دەکاتن. ئیتر لێرەش بەو شێوەیە خوای گەورە سوبحانه وتەعالە باز لە چارەنووسی کەسانێکی باوەڕدار دەکا. بەڵێ بەو شێوەیە دەفەرمێ وەبەشر الذین آمنوا وعملوا الصالحات، مژدە بدە بە کەسانێک کەوا باوەڕیان هێنایە و کردەوەی چاک ئەنجام دەدەن ئەن لەهم جەنات چەندین بەهەشتیان لێو ئامادەکرا تەجری من تحتها الأنهار ڕووبارەکان بەژێر دار و قەسرەکانیاندا دەڕوا كلما رزقوا منها من ثمرة رزقا هەر کاتێکەوە ڕزقێکیان پێدەبەخشرێ لە بەروبوومی بەهەشت قالوا هذا الذي رزقنا من قبل، دەڵێن لە دنیایشدا ئەو ڕزقەمان پێبەخشرا بوو و ئوتوا به متشابها هاوشێوەی ئەوەیان پێدەبەخشرێ وەکو زانان دەفەرمون کە دواتر ئینشاءڵڵا زیاتر ڕوونی دەکەینەوە دەفەرمون و ئوتوا به متشابها واتە لە دنیایش هاوشێوەی ئەو بەروبوومانەمان پێبەخشرا بوو بەڵام هاوشێوەیان تەنها لە هەیکەل و لە مەنظەر و لە بابنێن لە ڕوالەتی دەرێ بەڵام لە تام زۆر جیاوازترە و زۆر خۆشترە وەلەهم فیها ئەزواج مطهرە واروەها هاوسەری زۆر خاوێنیان هەیە وهم فیها خالدون هەتاش تێدا دەمینێنەوە. بەڵێ خۆشەویستان بە گشتی ئاەتەکە ئەوجا بابنێن هەندێک لە وردەکاریەکانی ئاەتەکە دەفەرمی وەبەشیر واتە موژدە بدە. دیارە بەشیر لە بەشارەتەوە هاتیە، بەشارەتیش لۆی پێگوترا بەشارەت واتە هەواڵی خۆشیان پێ بدە، مزجێنیان پێ بدە، هەواڵێکی وە کە لە بەشەڕەی بەرامبەرەکەت بە دیار بکەوی. بەشەڕەواتە لە پیستی دموچاوی بە دیار بکەوی. تەمەن کەسێکەوە هەواڵێک خۆش پێ دەدرێ دەگەشێتەوە لەگەڵ ئەو هەواڵە واتە کە مزجێنیەک پێ دەدرێ ئیتر بشارە یاخود بەشیر
لە بەشەڕێوە هاتیە واتە پیستی دموچاویان کاتێکەوە ئەو هەواڵەی پێدەدرێ دەگەشێتەوە لە دموچاوی ڕنگ دەداتەوە ئەو هەواڵە خۆشێکەوە پێی گەیشتە ئیتر مزجێنی بدە بە ئیمانداران چاوەکو زانان دەفەرمونون ئەوە لێرەدا بەڵگەیە لەسەرەوەیکەوە مژدەدان کارێکی چاکە وەکو خوای گەورە سوبحانه وتعالە فەرمان بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم و فەرمان بە شوێن کەوتوانی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم لە میراتگرانی لە دوعات و لە عولەما بەوەیکەوە بەو شێوەیە مژدە بە ئیمانداران بدەن بە ڕەحمەتە فراوانەکەی خوای گەورە و بەو بەهەشتەی لە بۆی ئامادەکردینە کەواتە مژدەدان هەواڵی خۆش پێدان ئەوە بەڕاستی کارێکە خوای گەورە فەرمانی پێدەکا و پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوێ ئەنجامیدا و سنەتیش وایە کە فعلا بەو هەواڵە خۆشەیکەوە ڕەحمەتی خوای گەورە و هەروها بەهەشتی پانوبەرین مژدە بە ئیمانداران بدەیت و هەر هەواڵێکی خۆشترت لە بۆ مقابل پێبوو ڕای بگەینە تاوەکو دڵی پێخۆش بکەی تاوەکو ئەو خۆشیە لە دموچاوی ڕنگ بداتەوە وبشر الذين آمنوا وعملوا الصالحات ئەوانەی ئیمانیان هینایە بە هەموو ئەرکانەکانی ئیمان و کردەوەی چاچیان ئەنجامدا دیارە وەکو باسمان کرد بەڕێزان لە سەرەتای سوورەتی ئەلبەقەرە کاتێکەوە خوای گەورە باز لە ئیمان دەکاتن لە قورئانی پیرۆز وەکو مستەلەح و زاراوەیەکی شەرعی لە قورئان و لە سونە ئیمان ئەوەیە وەکو ئیعتیقادی ئەهلی سونە و جەماعە اعتقاد و قول و عملە اعتقاد و قول و عملە هەمووی لە خۆدا دەگریتن ئەوە ئەو ئیمانی مەطلوبەیەکەوە خاوەنەکەی لە جەهەنەم نەجات دەدا و هەروەها مەسیر و چارەنووسەکەی بەهەشتە کەواتە لێرەش کاتێک کە دەفەرمی مژدە بە ئیمانداران بدە بەو شێوە عینی ئەو ئیماندارانەی کەوە بە اعتقاد و هەروها بە قول و عمل عقیدە و بیر و باوەڕیان بەو شێوەیە کە خوا دەیەوێت سوبحانه وتعالە ئەوجا بە زمانیش دەری دەبڕن و بە کردەوەش پێداویستەکانی ئیمانیان لێ دێتە جێ بەڵام کە لە دوای ئەوە دەفەرمون وعەملوا الصالحات وەکو زانان دەفەرمونون لێرەدا ئەوە تەخصیص بعد عام کەواتە ئیمانداران کاتێک کە بە مطلقی باز دەکرێت واتە ئەو ئیماندارانەی کەوا بە فعلی ئیماندارن بە اعتقاد و قول و عمل ئەوجا وعەملوا الصالحات تاوەکو وەکو لە چەندین جێگات کرد لە قورئان پیرۆز کە بەو شێوەیە هاتیە وەکو دەڵێ تەخصیص بعد عام لە دوای ئەوەی کەوا بە عام باس ئیمانداران دەکات کەوا عملیش دەگریتەوە ئەو زەفەن وعەملوا الصالحات تەرکیز لەسەر دەکاتن لەبەر ئەهەمیەتی عمل تەرکیز لەسەر ئەو تایبەتە دەکاتن ئەو ئوسلوبێکە لە زمانی عەرەبی و لە قورئانی پیرۆز کەوا بەو شێوەی زۆر هاتیتەوە کە شتێک بەگشتی باز دەکرێت بە تایبەتی تەرکیز لەسەر یەک لەو شتانی کە بەگشتی باز کرایە لەبەر ئەهەمیەت و گرنگی ئەو شتە کەواتە مژدە بۆ ئیماندارانە بدەیت کەوا کردەوەی چاک ئەنجام دەدەن وعەملوا الصالحات دیارە عەمەلی صالحیش هەموو ئەو کردەوانەیە کەوا ئەو دوو شەرتەیان تێدا بە ئیخلاسەوە کەسێک لە بەخوای گەورە ئەنجامی دەدا و هەروها سەوابە و بەو شێوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕایگەیاندیە ئەنجامیدا کەواتە هەردوو شەرتی قبولی تێدا ئەوانەی کەوا بەو شێوەیە کردەوەی چاک دەکەن ئەوە مژدەیان پێ بدە بە ئیخلاس و بە سەوابەوە زەوەکو عەبدوڕەحمان بن ناصر السعدی دەڵێ وعەملوا الصالحات دەفەرمی عەمەلی صالح لەوێ پێگوترێ صالح عەکسی فاسدە عەمەلی صالح ئەو عەمەلەیە کەوا بەهۆیەوە حاڵ و بار و کار و کردەوە و گفتاری ئەو کەسە ئیسلاح دەبی و چاک دەبی لە فەساد نەجاتی دەبیتن و هەروها ئەو کەسێکەوە لە دوای ئیمان عەمەلی صالحی هەیە ئەو کەسە صالحە دەگونجێ لۆ ئەوەی کەوا لە بەهەشتێکدا جێگیر بکرێ کەوا عیندە مەلیکین مقتەدیر خوای گەورە بە قسمەتی هەمومان بکە مژدەیان پێ بدە مژدەی چیان پێ بدە أن لهم جنات بەهەشتیان لە بۆ هەیە دیارە جەنات جەمعی جەنەیە جەنە دیارە ئەو بەهەشتەیەکەوە خوای گەورە لە بۆ کەسانێکی متقی ئامادەی کردیە لە پێغەمبەران عەلەیهیمو سڵات وەسەلام و لە ئیمانداران کەوە باوەڕیان پێهینایە ئیتر جەنە مفرەدە جەنات جەمعەکەیتی و وەکو زاراوەیەکی لوغەوی جەنە لەوەی هاتێکەوە ئەو داروبارەی کەوا تێیدایە تەجن عەلا مەن تەحتەها کەواتە داروبارەکانی کە بەو شێوەی سەری دارەکانن گەیشتیتەوە سەری یەکتری گەیشتیتەوە یەکتری سێبەر لە ژێر خۆیان دەکەن سێبەر لە ژێر خۆیان دەکەن ئیتر ئەوە وەکو زاراوەیەکی
لغوي دیارە جەنەش وەکو زاراوەیە شەرعی ئەو بەهەشتە پانوبەرینەیە کە وەکو ما لا عین ڕەئەت ولا ئوذن سەمیعەت ولا خەطر على قلب بەشەر ئەوەی کە تێیدا چاو نەیبینیە و هەروها جێگوێی لێ نەبووە بە خەیاڵی کەسیش دانەهاتیە لەو خۆشیەی کەوا تێیدا ئامادەکرا خوای گەورە بە قسمەتی هەموولایەکمان بکە کاتێکەوە بە جەمعیش دەفەرمی جەنات لەبەر ئەوەی فعلەن بەهەشت چەندین دەرەجاتی تێدا کەوا لە سەرووی هەموویان فیردەوسە لۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر پرسیارتان لە خوای گەورە کرد داواتان لێ کرد و لێی پاڕانەوە ئەوە داوای فیردەوس بکەن لەبەرەوەی فیردەوس ئەعلى الجنة ووسط وأوسط الجنة ومنه تفجر أنهار الجنة كواتا فردوس برسترين بلاي بهشتا لنا وراستي بهشتيشا ولا جيريا وش رباركاني بهشت هالدقولي ديارا لسروي فردوسيش وكل حديث بيغمبر دعاتي صلى الله عليه وسلم الوسيلة كوكو دفرميتن جيغاي يك تاك شخصا خواي گەورە ئامادەی کردێ لە بۆ تاکە کەسێک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ڕەجاوایە ئەمن بم لێ لە دوای هەموو بانگێک فێری کردینە کەوا بەو شێوە بپاڕێنەوە لە خوای گەورە کەوا ئەو وەسیلەیە ببەخشیتە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە بەرامبەردا هەر کەسێک ئەو دوعای بکە ئەوە شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆی دەبی لە ڕۆژی قیامەت خوای گەورە لەو کەسان مەحسێب بکە. مەڵا ئەوزادە فەرمی ئەنە لەهم جەنات ئەو بەهەشتانەیان لێ ئامادەکرا مژدەیان پێ بدە بە ئیمانداران بە بەهەشتانێک کەوا تەجری من تەحتیها الئەنهار کەوا چەندین ڕووبار بە جەمع هاتێ چەندین ڕووبار بە ژێردار و قەسرەکانیاندا دەڕوا دیارە ئەو ڕووبارانی کەوا خوای گەورە لێردا بە جەمع باسی کردیە وەکو لە سوورەتی محەممەد صلی الله عليه وسلم باس لەو ڕووباران دەکاتن فيها أنهار من ماء غير آس وأنهار من خمر لذة للشاربين وأنهار من عسل مصفى فيها أنهار من ماء غير آس وأنهار من لبن لم يتغير طعمه وأنهار من خمر لذة للشاربين وأنهار من عسل مصفى كواتباز لتسار روبار دكاتن تسار جور روبار لبهجدا هي وكل صورة بيروزة لصورة محمد صلى الله عليه وسلم باسي دكا أو روباراني كوالا آويك دا غير آس أو آوتيك ناتي بهش شويك بل كل بري دروا بردوامي وهلها ولبن لم يتغير طعمه وهلها روباري شير كوا بهش شويك غورانكاري بسردانا وهلها روباري من خمر لذة للشاربين خمر شرابك كوا لذتي تيدار بو كسي كوا داي خواتو ببيو يسرخوش بكاتن وهروها وانهار من عسل مصفى رباري تيدا لهنجينه كوا تصفيه كرا خو يقول بهم لاك ما بخشيتن وهروها او رباراني كوا لبهجدا خو يقول وصفيان دكاتن وكل حديث يقدا پیغمبر صلى الله عليه وسلم وصفي دكا ك أو حديث صفة الجنة لابن أبي الدنيا هاتي وألبانيش رحمة خالي بصحيح دادني لأنسي كريمارك دجيرته وكبيغمبر صلى الله عليه وسلم دفرمي لعلكم تظنون أن أنهار الجنة أخدود في الأرض ولوانەیە وا گومان بن کەوا ڕووبارەکانی بەهەشت وەکو ڕووباری دنیا بەناو چالێکدا لەسەر ڕووی لە زەویدا دەڕوا تەمان ڕووبارەکانی دنیا هەممان دەزانین کەوا جۆگەیەکی هەیە ئەگەر کچکەبی و هەروە کە گەورەش بوو چالێکە بەناو چالێکدا لەسەر ڕووی زەویدا دەڕواتن دەفەرمی لەوانەیە وا تێبگەن کەوا ڕووبارەکانی بەهەشتیش وەکو ڕووبارەکانی سەرزەوی لەناو چالێکدا دەڕوا ئەوجا فەرمی لا والله نەخێر والله وانیە إنها لسائحة على وجه الأرض لسر زەوی بەهەشدا بەو شێوەی دەڕواتن بەبێ ئەوەی کەوا ئوخدودی هەبێ بەبێ ئەوەی کەوا جۆگەی هەبیتن بەبێ ئەوەی کەوا لەناو چاڵدا بڕواتن إحدى حافتيها اللؤلؤ والأخرى الياقوت یەک لە لێوارەکانی مادەم چاڵنی ئەدی کوو دەڕواتن سبحان الله دەفەرمی یەک لە لێوارەکانی لؤلؤە و لێوارەکەی دیکەی یاقوتە وطینها المسك الأظفر وهروها أو قريكوا لجير روباركدا كعادة روبار قريك لخوارويتي دفن أو قريكوا لخوارويتي المسك الأذفر لمسك أذفر طيب مش قلت يا رسول الله وما الأذفر قال لا خلط له مسك الأذفر يا رسول الله فرموا أو مسكي كوا هيش تيش اللي قلتي كلاونيا بلكو تنها مسكا تروكو ابن القيم رحمة خوي لي بيتندفن أنهارها في غير أخدود جرت سبحان ممسكها عن الفيضان تفرمي روباركاني بهشت لناو
لەناو لێواردا وەکو بڵێ لەناو خەندەقێکدا نییە کە لە ناوی بڕوا فی غەیری ئوخدودین شەقێک نییە کەوا بە ناویدا بڕواتن بەڵکو سبحانە ممسكها عن الفيضان گەورەیی و پاک و منەزەهی لە بۆ ئەو زاتەی کەوا ئەو ڕووبارە لەسەر ڕووی لەسەر بابنی لەسەر زەوی بەهەش دەڕواتن بەبێ ئەوەی لە ناو خەندەقێک دابیتن بەبێ ئەوەی لە ناو ئوخدودێک دابیتن هەر ئەوها بەو شێوەی دەڕواتن وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم وەصفی کرد ئەو دوو لێوارەی هەیە لە لؤلؤ لە یاقوت ئەو جا دەفەرمی گەورەی لە بۆ ئەو خوای کەوا لێ ناگەڕێ ئەو ئاوە پەرد ببی لەگەڵ ئەوەش کەوا لەناو کەندێکدا ناڕواتن سبحان الله ئیتر وەکو زانایش دەفەرمون ئیستنادا لەسەر حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمون ئەو ڕووبارانەی بەهەشت لەسەر ڕووی زەوی بەهەشتدا دەڕواتن بەو شێوەی کەوا خاوەنەکەی دەیەوێ بە چه ئیتیجاهێک بێوێتن بەو شێوەی دەڕواتن لە خوای گەورە دەپاڕێنەوە لەو کەسانە بین کەوا ئەهلی بەهەشت بین و لناز و نعمەتی بەهەشت إن شاء الله تعالى خوای گەورە بێ بەشمان نەکاتن لە زمنی وانش لەو ڕووبارانی کەوا خوای گەورە باسییان دەکاتن لەو چار ڕووبارەی کەواکو لە سوورەتی محەممەد صلی الله عليه وسلم باسی کرد خوای گەورە إن شاء الله تعالى لەو کەسانەمان بجێڕی کەوا ئەهلی بەهەشت بین و لناز و نعمەتی بەهەشت إن شاء الله تعالى تێر بخۆینەوە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون